ئەمە شەقامی سالمە لە شاری سلێمانی. هاوڵاتیان بە چەندین شێوازی جۆراوجۆر پێشوازی لە ڕۆژی نەورۆز و جەژنی نەتەوەیی کوردستانیان کرد. جگە لە هاوڵاتیانی کوردستان ژمارەیەکی زۆریش لە گەشتیارانی بیانی لە چەندین وڵاتی جیهانەوە بەشداریان لە یادەکەدا کرد. ئەوە کوردی ناوڕۆز وانە؟ کوردی ناوڕۆز من دیزنی کوردی ئەم زۆر باس. The Nowruz holiday for Kurdistan is the best. کوردستان لە نەورۆزدا باشترینە. ئامۆژگاریم بۆ هەمووان ئەوەیە کە لە نەورۆزدا بێن ئێرە. شارەکە زۆر جوانە. هاوڵاتیەکانی هاوڕێیەکی زۆر باشن. کوردستانم خۆش دەوێت. گوڵەکان دەکرێنەوە ئەو خۆشترین کاتە کە لە کوردستان بیت. ئێرە ئاشتیە. نەورۆزتان پیرۆز بێت. ڤیڤا کوردستان. نەورۆز لە هەمووان پیرۆز بێت. من خۆشحاڵم کە بەشێک بم لەم بۆنەیە. پشووی نەورۆز زۆر خۆشە. ژمارەیەکی زۆر خەڵکی لەسەر شەقامەکانن. بەڕاستی ئەم ژمارە زۆرەی خەڵک لەسەر یەک شەقام هەڵپەڕین و خواردن و گەڕان. من باوەڕم وایە زۆر جوانە. بەڵێ نەورۆز زۆر خۆشە. ژمارەیەکی زۆر خەڵک لێرەن و گۆرانی ئەڵێن و هەڵەپەڕن و دەگەڕێن. خەڵکی ئێرە زۆر مرۆڤدۆستن و هاوڕێیانە مامەڵە ئەکەن. من لە سلۆڤاکیاوە هاتووم. We are happy to be here in Kurdistan. We have been here for maybe a little. ئێمە لێرە زۆر خۆشحاڵین. نزیکەی ساڵێکە بێت کە لێرین. ئەمە یەکەم جارە جەژنی نەورۆز لەگەڵ ئێوە دەکەین. توانیمان بچی بۆ بازاڕ و جلی کوردی بکڕین. من و ژنەکەم پێمان خۆشە پێکەوە لەگەڵ خەڵکی کوردستان بین. ئێمە لە ئەمریکاوە هاتوین. I am here celebrating my first Nowruz and I would like to say Nowruz time Piroz bet. من دەمەوێت بڵێم نەورۆزتان پیرۆز بێت بۆ هەر یەکێک لێرە لە کوردستان. بەڕاستی کاتێکی خۆشە. ئەم کولتورە زۆر جوانە. ژمارێکی زۆر خەڵکی لێ و جلی جوانیان لەبەر کردووە. زۆر خۆشحاڵیە کە بۆ یەکەم جارە جلی کوردی لەبەر بکەم. مەبروک عەلەیکم عید نەورۆز. جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. ئێمە لە پارێزگای بابلەوە هاتوین. پیرۆزبایی ئەم بۆنە پیرۆزەتان لێ ئەەکەین. ئینشەڵڵا خوای گەورە دەیکاتە خێر و خۆشی بۆتان. ببێتە نیعمەتێ بۆ هەموو وڵات. هەمووان بە خۆشی بژین. هاوڵاتیانی شاری سلێمانیش ئاماژە بۆ ئەوە دەکەن بەهۆی سەقامگیری و ئارامی و ئاسایشی شارەکەیان وای کردووە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچەکە بکەن و بەشدار بوون لە بۆنە نەتەوەیەکانی گەلی کورد. بەڕاستی زۆر خۆشە. ئەمە شوای لێکرد و ئاسایشی سلێمانی کە خەڵکێکی بیانی زۆر بێن. جەژنی نەورۆزیش وای لێ کردووە کە بڵاو بێتەوە لە هەموو جیهاندا بە هیوای خۆشی بۆ هەموو لایەک. بە دڵنیایەوە ئاسایشی سلێمانی وای لێ کردووە کە خەڵکێکی زۆر زۆر ڕووبکاتە شاری سلێمانی نەک خەڵکی کوردستان بەڵکو خەڵکی دەرەوەی کوردستانیش خەڵکی بیانیەکانیش خەڵکی بیانی زۆریان بۆ ئێرە خۆشبەختانە ئێمە من بەڕاستی تەسەوریەوەم ناگەر بەڵام هەر ئەڕۆم و خەڵکی زۆرە بینم کە بیانین و خۆشبەختانە ئەم جوان زۆر بەدڵە و من شخصی خۆم زۆر خۆشحاڵم کە خەڵکانێکی زۆرە بینم سەرڕایم هەموو ناخۆشیەش کە بەسەر کوردستانە هاتووە خەڵکانێکی زۆرە بینم لێرە و زۆر بە دڵخۆشی خۆشخۆیان دەرەبڕن. لە کەرنەڤاڵی ڕۆژی نەورۆزدا گەشتیارانی بیانی و ئەو هاوڵاتیانش کە نیشتەجێی شاری سلێمانین جگە لە بەرزنرخاندنی ئەو بۆنە نەتەوەیە پەیامی ئاشتی و پێکەوە ژیانیان پێیە لە سایەی ئارامی و سەقامگیری شارەکە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.